مامۆستایانی ناڕازی کەرکووک بێهیوا بوون لە وەرگرتنی مافەکانیان لە حکوومەتی هەرێم و داوای گواستنەوەی ڕاژەکانیان دەکەن بۆ سەر وەزارەتی پەروەردەی عێراق بۆ گەیاندنی داواکاریەکانیشیان. دەستەی مامۆستایانی ناڕازی کەرکووک سەردانی سەرۆکی پەرلەمانی کوردستان و جێگری سەرۆکی پەرلەمانی عێراقیان کرد لە سلێمانی. داکۆشیکردنی ئێمە بۆ گەڕانەوەی مامۆستایانی تەنسیبی هەرێم کە لە کەرکووک دەوامەکەن بچنەوە سەر ملاکی پەروەردەی گشتی کەرکووک، واتە بگەڕێنەوە سەر ناو وەزارەتی پەروەردەی عێراقی. بەڕاستی ئەوەی کەوا قبوڵی نییە موچەکانی ئێمە بگەڕێتەوە سەر هەرێم سەر بەغدا لایەنە حزبیەکانە، لایەنە حزبی دەسەڵاتدارەکانە بۆ ئەوەی ئەو مامۆستایانی کەسەر موچیان کەسەر بە هەرێمی کوردستانە واتە پەیوەندیکی حزبیان هەیە و لە بندەست ڕکێفی حزبەکەی خۆیان نەبن بۆ هەموو کارێکی پێویست. یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان دوای کۆبوونەوەی لەگەڵ دەستەی مامۆستایانی ناڕازی کەرکووک پشتیوانی بۆ داواکاریەکانی مامۆستایان دەربڕی و ڕایگەیاند پێویستە لەو داهاتەی نەوتی کەرکووک کە دەست هەرێم دەکەوێت داخوازی مامۆستایان و چین و توێژەکان دابین بکرێت. بەپێی ئەو داتایانی کە خودی وەزارەتی سامانە سروشتەکان بڵاو دەکاتەوە نزیکەی لە 150 نەوتی فرۆشراوی هەرێمی کوردستان لە بیرەنەوتەکانی کەرکووکەوە دابینەکرێت. بۆیە پێویست دەکات بەشێکی ئەم نەوتە بۆ قازانجی خەڵکی کەرکووک دابین بکرێەوە، بخرێتە قازانجی ئاوەدانکردنەوەی زیاتری کەرکووک، بخرێتە قازانجی فەرمانبەران مامۆستایانی کەرکووک وەوا بکرێت ماف و داخوازیەکانان جێبەجێ بکرێت. بەوتەی مامۆستایانی ناڕازی کەرکووک پێشتر زیاتر لە 100 پەرلەمانتاری عێراق واژویان بۆ گواستنەوەی ڕاژەکانیان بۆ بەغدا کۆ کردوێتەوە، بەڵام حزبەکانی کوردستان ڕێگر بوون داواکاریەکانیان بخرێتە بەردەم سەرۆکایەتی پەرلەمانی عێراق. جێگری سەرۆکی پەرلەمانی عێراقیش دوای کۆبوونەوەی لەگەڵ ئەو مامۆستایانە لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بۆوە کرد بە درێژایی 2 ساڵی ڕابردوو شاندێکی کوردیان نەبینیوە بۆ وەرگریکردن لە کەرکووک سەردانی بەغدای کردبێت، بەڵام بۆ پاراستنی پۆست و کورسیەکانیان دەستە چەندین جار سەردانی بەغدایان کردووە. سەونە پەرلەمانتەر واژووی کۆکرۆ کە دەستەیەک بکرێت لە 5 دەوە بە عەرەب و کوردەوە بە هەموو نەتەوەکان پەرلەمانتارانی عێراق واژویان کۆکرۆ لە 5 دەوە تا ئێستا نەدراوە لە سەرۆکاتی پەرلەمانی عێراق بۆ لەبەر ئەحزابی کوردی لە هەرێم ڕێگە نادەن ئێمە بگەڕێنەوە سەر بەغا. 8,000 مامۆستا و فەرمانبەری کەرتی پەروەردەی کەرکووک موچە لە حکوومەتی هەرێم وەردەگرن. بەهۆی پێنەدانی موچە و سیستەمی پاشەکەوتەوە داوایان کردووە ڕاژەکانیان بخرێتە سەر وەزارەتی پەروەردەی عێراق یان لە پارەی پترۆدۆلار موچەکانیان پێ بدرێت. دەژڵێن لە 21 ئەم مانگەوە بایکۆت و خۆپشاندان دەست پێ دەکەنەوە. کارزان تارەخ هێنارتی، سلێمانی.